میوانانی بەرز خوشک و برایانی بەرز عزیز بەخێر بێت بۆ یادی بارزانی نەبێت. هەزار سڵاو لە گیانی پاچی بارزانی نەمر ئیدریسە هەمیشە زیندوو. سڵاو لە دایک و باوک و خوشک و برای شەهیدان و ئەنفال و سەربەرزەکانمان. خوا شیفای پێشمەرگە قارەمانەکانمان بدات. سڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکانیشمان. بەخێرهاتنی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا برۆکسل کاکزانە ئەکەین. بەخێرهاتنی نوێنەرانی پارتە سیاسە کوردستانیەکان ئەکەین. بەخێرهاتنی مامۆستا قەشە فەرەیدون قەشەی دێری کوردان لە هۆڵەندا ئەکەین. بەخێرهاتنی خوشکە فەزیلەخان ئەکەین بەرپرسی ئۆفیسی یەکێتی ئافرەتانی کوردستان لە ئەوروپا. بەخێرهاتنی ڕێکخراوە جەماوەریەکان ئەکەین. بەخێرهاتنی قوتابیان و لاوانی کوردستان لە هۆڵەندا ئەکەین. بەخێرهاتنی میوانە بەڕێز و ئازیزەکان ئەکەین. بەخێرهاتنی ئەندام و لایەنگری پارتیمان لە هۆڵەندا ئەکەین. پێخۆشحاڵین ئەمڕۆ پێکەوە ئەم یادە پیرۆزە بژێڕین. جەنێراڵێک بۆ گەل ژیا و بۆ گەل سەری نایەوە. ئەو کە لە پیاوەی لە تەمەنی 3 ساڵیدا لەگەڵ دایکیدا دەکەوێتە زیندانی عوسمانیەکان بەهۆی شۆشەنەتەوەیەکەی شێخ عەبدولسەلامی براگەورەی، هەر لە تەمەنی 16 ساڵیدا بە فەرمانی شێخ ئەحمەد بارزانی لەگەڵ کۆمەڵێک جەنگاوەر و بەرەو پیری شۆشەکەی شێخ مەحموود دێت لە سلێمانی. هەروەها بەهانای شێخ سەعیدی پیران دەچێت لە باکوور. ژمارەیەکی زۆر ئەرمەنی و یەکێک لە پاشاکانیان لە دەستی عوسمانی بە قەتڵ و عام ڕزگاریان دەکات. بارزانی نەمر ساڵی 1942 لە سلێمانی پەیوەندێکی بەهێز لەگەڵ حیزبی هیوا و شێخ لەتیفی کوڕی شێخ مەحموود دروست دەکات و بە هاوکاری ئەوان لە ڕێگای ڕۆژهەڵاتی کوردستان خۆی دەگەیەنێتەوە ناوچەی بارزان کە سەرکردایەتی شۆڕشی 1943-1945 بارزان کردووە. لەگەڵ نزیکەی 5000 جەنگاوەری بارزانی بەشداری دەکەن لە دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد و دەبێتە کۆڵکەیەکی بەهێزی کۆماری کوردستان لە مەهاباد. ئەمەش ئەبێتە متوانەی پێشەوا قازی محەممەد هەر بۆیە شەڕەفی پاراستنی ئاڵای کوردستانی پێسپاردرا. لە دوای ڕوخانی کۆماری کوردستان بارزانی نەمر خۆی بەدەستەوە نەداوە. گەورەترین ڕێڕەوی مێژووی گرتە بەر لە مەهاباتەوە بۆ یەکێتی سۆڤیەت لەگەڵ 500 هاوڵی بارزانیدا سەفەریان کرد. دوای 11 ساڵ مانەوە لە سۆڤیەت ساڵی 1958 لە پێشوازیەکی بێوێنەدا لەسەر ئاستی عێراقدا گەڕایەوە وڵاتی عێراق. هەر لەو ساڵی 1961 بۆ 1975 سەرکردایەتی گەورەترین و درێژترین و بەهێزترین پڕدەستکەوترین شۆڕشی کوردی کردووە لە مێژووی هەر 4 پارچەی کوردستاندا. ئەمەش یەکەم سەرکردەی شۆڕشی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە 3 سەرۆک کۆماری عێراقی ناچار کرد بێت بێنە ناوچەکانی ژێر دەسەڵاتی شۆڕش بۆ گفتوگۆ و دانوستان. بەم جۆرە دەبێتە خاوەنی یەکەم دەستکەوتی مێژوویی بۆ کورد لەسەر ئاستی هەر 4 پارچەی کوردستان کە بریتیە لە ڕێککەوتنامەی 11 ئازاری ساڵی 1975 لە بارگای بارزانی لە ناو پردان ئیمزا کرا. بارزانی نەمر ئەو سەرکردەیە بۆ وەک پێشمەرگەکانی دەژیا و وەک ئەوان دەیخوارد دەیبۆشی و دەخەوت.
لەپاڵ خەبات و شۆڕشی چەکداریدا خەباتی دیپلۆماسی و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی بە پێویست زانیوە. ڕەمز و سیمبوڵی یەکبوون بوو. بڕوای بە عەدالەتی کۆمەڵایەتی هەموو خەباتی بۆ دەکرد. بڕوای بە یەکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوە و ئاینە جیاوازەکان هەبوو. بۆیە پێویستە گەلی کورد نەک هەر ئەو ڕابەرە نەمرە لە یاد بکات. بگرە پێویستە نەوەکانی ئەمڕۆ و ئایندەش ئاگادار بکرێتەوە ئەوەی کە پێویستە شانازی بە خۆیان و گەلەکەیانەوە بکەن کە خاوەنی باوکێکی ڕۆحی سەرکردایەتی دیرۆکی وەک بارزانی نەمرن. دوای کۆچی دوایی بارزانی نەمر لە ساڵی 1979 تەواوکەری ڕێبازەکەی بارزانی بە شەهیدی نەمر هەمیشە لە یاد کاک ئیدریس بارزانی و کاک مەسعود بارزانی و هەڤاڵ و پێشمەرگە تێکۆشەرەکانی درێژەیان بە خەباتی شۆڕژێریدا بۆ بەدەستهێنانی ئامانجی گەلی کوردستان. تۆمارکردنی سەرکەوتە یەک لە دوایەکی شۆڕشەکانی گوڵان و ڕاپەڕینی جەماوەری کوردستان دژی ڕژێمی عێراق لە کوردستان ئازاد کرا بە هەوڵ و کۆششی هەموو پێشمەرگە قارەمانەکان. هەر لەو کاتەشدا سەرۆک بارزانی لە وتەیەکدا بۆ جەماوەری کورد لە شاری کۆیەدا بڕیاریدا گوتی وا باشە زانی لە کوردستان هەڵبژاردن بکرێتن بۆ بەڕێکردنی کوردستان. خۆشبەختانە هەڵبژاردن ئەنجام درا. لە ئەنجامدا 51 کورسی بۆ پارتی دیموکراتی کوردستان بە 49 بۆ یەنەکە بوو. هەر ئەو کاتە سەرۆک بارزانی بڕیاریدا ببێتە 50-50 کە خوازیاری ئاشتی و بەرقەراربوونی کوردستان بوو. لە هەڵبژاردنەکانی کوردستان پارتی بەردەوام بەرکەوتی خۆی لە هەڵبژاردنەکاندا استحقاقی خۆی دابەش کردووە بۆ حزبەکان بۆ دروستکردنی هاوسەنجی لە حکوومەتی هەرێمی کوردستان کە بتوانین پێکەوە کوردستان بەرەو پێشەوە ببین. بەڵام لەمە دوا پارتیمان بە هیچ شێوەیەک بەرکەوتی خۆی لە هەڵبژاردن بە هیچ پارتێک و لایەنێک نادا. ئەوەی پێشتر کە ئەکرا بۆ پێشخستنی کوردستان و بۆ سەربەخۆی کوردستان بوو. ئامانجێش بۆ ئەنجامدانی گشتپرسی بوو. بۆ سەربەخۆی کوردستان خۆشبەختانە ئەنجام درا لەسەر دەستی سەرۆک مەسعود بارزانی کە پێشوازی گەلی کورد زیاتر لە 94 دەنجی بۆدا. ئەمەش بۆ ناساندنی کورد و کوردستان لە کیشوەرەکانی دنیادا. بۆ مایە خۆشی لە هەر دنیایەک باسی کورد و کوردستان ئەکرێت یەکسەر ئەزانێتن ئەڵێتن بارزانی بەڵێ بارزانی. ئەمە دەستکەوتەکانی شۆڕشەکانی یەک لە دوای یەک ئەیدۆل و گوڵان و ئەمە دەستکەوتەکانی شۆڕشەکان بوو لە بیدایەتی لەدایکبوونی بارزانی تا ئەم سەدەی ئێستا کە تیایدا دەژین. ئێستاش لەگەڵ دابێتن کوردستان هەوڵ و کۆششی ئەدات کوردستان ئاوەدانەکە بەرەو پێش ئەچێت بۆ ئەوەی کوردستانی سربەخۆ ڕابگەیەندرێتن. ئەمە هیوا و ئامانجی هەموو تاکە کوردێکە. ئەگەر ئێستا نەماندیت بەڵام لە داهاتوودا نەوەی ئێمە ئەیبینێتن. لەبەرەوە سەرتاسەری کوردستان 1994 زیاتر دەنجی بۆ داوە وەکو مۆرێک لە نیویچەوانی هەموو وڵاتە ناحەزەکانن کە ئێمە ببینە وڵاتێکی سربەخۆ. لە کۆتاییدا ڕێز و نەوازش بۆ شەهیدان و بۆ بارزانی نەمر زۆر سوپاسدانەکەم بەخێر بێن.